سڵاتان لەبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنەمانیتان پێشکەش دەکەم لە ماڵپەڕی CNN بڵاو کراوەتەوە ئەو ناوچەی کە مارێنزە ئەمریکیەکەی لێکوژرا هەر ئەو شوێنەیە کە یەکەم بنکەی مەدفەعی ئەمریکی تێدا بنیاد نراوە کە بۆ ماوەی چەند ڕۆژێک دەستی بە ئۆپراسیۆنەکان کردووە. بە پێی ئەو زانیاریانەی CNN لە چەند بەرپرسێکی وەزارەتی پنتاگۆنی یاخۆت وەزارەتی بەرگری ئەمریکا پنتاگۆن دەستی کەوتووە. زانیاریەکان لەبارەی ئەو بنکە مەدفەعیەوە ئاشکرا نەکراون. پنتاگۆن پلانی داناوە کە لەم هەفتەیەداکردنەوەی ئەو بنکە مەدفەعیە ئاشکرا بکات. نزیکەی 200 مارێنزی ئەمریکی لەو ناوچەیە دان کە دەکەوێتە نزیک مەخمور. بەشێک لە میدیاکانی جیهان بە گرنگیەوە باز لەوە دەکەن کە بۆ یەکەم جار لە مێژووی خۆیدا ڕۆژی یەکشەمەی عێراق یەکەم کارگۆی گازی سروشتی هەناردەی دەرەوە کرد کە ئەمەش پێشکەوتنێکی گرنگە بۆ ئەو ئەندامەی ئۆپیک کە لە دۆخێکی خراپی داراییدایە و جەنگی دژی داعش بارگرانیەکی تری بۆ وڵاتە دروست کردووە. لە سەرەتاوە عێراق لە ساڵانی 1970کاندا پلانی هەناردەکردنی گازی سروشتی هەبوو، بەڵام بەهۆی جەنگی عێراق و ئێرانەوە نەیتوانی کە پلانەکەی جێبەجێ بکات. عاسم جیهاد وتەبێژی وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاند لە کۆتایی ئەم مانگەدا دووەم کارگۆی گازی سروشتی هەناردەی دەرەوە دەکەین. نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک بە ماڵپەڕی میدلێستایی ڕاگەیاند ئەگەر ڕیفراندۆم بۆ کوردستان ئەنجام بدرێت ئەوە پێویستە کەرکووکیش لە خۆی بگرێت، بەڵام ئەگەر کەرکووک ببێت بە بەشێک لە هەرێمی کوردستانیش ئەوە دەبێت پێگەیەکی تایبەتی هەبێت لە ناو هەرێم، چونکە کەرکووک فرە نەژاد و فرە تایفی و فرە ئاینە. نەجمەدین کەریم ڕایگەیاند زۆر لە بەغدا نیگەرانن کە حکوومەتێکی ناوەندی و بەهێز و حکومڕانیکی نەگونجاو دەکات. لە کاتێکدا دەستور دەڵێت دەبێت عێراق فیدرالی بێت، بەڵام بەغدا کۆنتڕۆلی زۆرێک لە دەسەڵاتەکانی کردووە. گرنگترین بابەتەکانی ڕۆژنەمانی پێشکەشکردن بەختەوەرە.